سڵحی عەشایری کۆتایی بە ڕووداوی بەنزینخانەکەی هەولێر هێنا و 135 ملیۆن دینار درا بە بنەماڵەی حەموودی ڕیاز. هەرێکە لە بنەماڵەی حەموودی ڕیاز و بنەماڵەی تاوانباری ڕووداوی کوشتنی بەنزینخانەکەی هەولێر لە ڕێگەی سڵحی عەشایری کۆتاییان بە کێشەکەیان هێنا و بە بڕی 135 ملیۆن دینار سڵحیان کرد. دوێنێ لە بەغدا بە ئامادەبوونی بنەماڵەی حەموودی ڕیاز و بە نێوەنگیری لایەنە پەیوەندیدارەکان بە بڕی 135 ملیۆن دینار سڵحی عەشایری لە نێوان بنەماڵەی ناودارترین پاڵەوانی لەشجوانی عێراقی و کارمەندی یەکێک لە بەنزینخانەکانی شاری هەولێر کرا و کۆتایی بە ترازانی پەیوەندی نێوان کورد و عەرەب هێنرا. ئەبوو موشرق سەرۆک عەشیرەتی بەنی کلابە و وەک شێخی عەرەبەکان مامەڵەی لەگەڵ دەکرێت لە پەیامی ئاشتەواییدا بە نوێنەرایەتی بنەماڵەی حەموودی ڕیاز گوتی سڵاو و ڕێزمان بۆ سەرۆک بارزانی هەیە و کورد و عەرەب بران، ئەم تاوانە پەیوەندی بە برا کوردەکانمانەوە نییە و تەنیا پەیوەندی بە خودی بکوژەوە هەیە. لەبارەی سڵحەکەوە باوکی حەموودی ڕیاز پاڵەوانی لەشجوانی عێراق دەڵێت بکوژ نوێنەرایەتی گەلی کوردستانی نەکردووە، بەڵکو نوێنەرایەتی خودی خۆی کردووە و گەلی کورد و عەرەبیش برای یەکترین. شێخ جاسم محەممەد کە مامی یەکێکە لە کوژراوەکان دوایش سڵح و ئاشتەوایی هەڵوێستی سەرۆک بارزانی بەرز نرخاند و ڕایگەیاند سەرۆک بارزانی وەک چۆن بەرپرسی کووردە بەرپرسی عەرەبیشە، سوپاسی دەکەین و فیتنەکەش کۆتایی هات و ئێمە خوێنەکەمان وەرگرتەوە. ئێوارەی 6 ئابی ئەم ساڵ لە یەکێک لە بەنزینخانەکانی هەولێر لەسەر ڕژانی بەنزین دەمەقاڵە لە نێوان کارمەندێکی بەنزینخانەکە و شۆفێرێکی عەرەب دروست بوو. لە ئەنجامدا شۆفێری ئۆتۆمبیلەکە و سەرنشینەکەی بە گولەی ڕاستەوخۆیە و کارمەندە کوژران و گولەیەکی وێڵیش کۆتایی بە ژیانی کرێکارێکی کورد هێنا. ڕووداوەکە هێندە کارەسات و شۆکهێنەر بوو کە نیگەرانی تەواوی خەڵکی کوردستان و عێراقی لێکەوتەوە.